جا ئیسلامی ئێمە بەڕێزان بۆ بواری ئابووری لە نێوانی سەرمایەداری و سۆشیالیزمدایە. واتە پێمان دەڵێ دەکرێت ئەی ئەو کەسانی کەەوە ئاواتە خوازن کە مرۆڤ ئازاد بێ و گەل یەکسان بێ بۆ دێن بێدین دەبن. ئەی بۆ نایەن ئەو بیرۆکە جوانەی خۆتان کە بە وشە جوانە بۆ لە ئیسلامی خۆماندا نایدۆزنەوە. واتە ئیسلامی ئێمە یەکەم دژی ئازادی نییە، بەڵکو بە پێچەوانەوە دەستخۆشی لەو کەسانە دەکات کە ئازادی خوازن کە یەکسان خوازی ناو کۆمەڵگان. لەکوێدا ئەمە هاتووە؟ لە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئیمامی بوخاری بە ژمارە فەرمودەی 1076 ئەم حەدیسە لە صحیحی بوخاریدا هاتووە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم فەرمووی إن الأشعريين إذا أرملوا في الغزو أو قل طعام عيالهم بالمدينة جمعوا ما كان عندهم في ثوب واحد ثم اقتسموه بينهم في إناء واحد بالسوية فهم مني وأنا منهم. فەرمووی تاقمێک هەن، هۆزێک هەن، نەتەوەیەکەن پێیان دەڵێن ئەشعەریەکان. ئەو ئەشعەریانە کۆمەڵە خزم و کەسوکار و قەبیلەیەکی گەورە بوون، هەموو موسڵمان بوون. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بەڕاستی مەردایەتیەک و ڕەوش جوانیەکیان تێدایە زۆر سەرسامم پێیان. دیارە لیان پرسیوە ئەی پێغەمبەری خوا ئەوە چییە؟ فەرمووی ئەوان عادەتیان وایە هەر وەختێک نان و پێخۆر و بژێوی ژیانیان هاتە کەمی سەیر دەکەن بەڕاستی خەریکە هەندێکیان هەژار دەبن، هەندێکیان تەواو باش دەوڵەمەندن، هەندێکیان خەریکە فەقیر دەبن، لە کار و کەسابەت دەبن. بەڕاستی هەندێکیان زۆر تێرن، هەندێکیان خەریکە ماڵ و منداڵیان ڕەشوڵوت و برسی دیارە. فەرمووی زۆر مردن دێنن بڕیار دەدەن لە ڕێی دووسێ پیاوی وەکو جەنابتان و ڕیشتپی قەومەکەیانەوە بەڕێیەکی گەورە جاجمێک سەرچەفێک پەڕۆیەکی گەورە دادنێن لە ناوەڕاستی گوند و شارەکەیاندا. دەڵێن هەر کەسێک چی هەیە بهێنێ بۆ ئێرە بەبێ ئەوەی کەس چاودێر بێ بەسەریانەوە. کابرا هیچ لە ماڵی خۆیدا نایەڵێ، فەردەیە گەنمی هەیە، ئەو تەنەکەی خورمای هەیە، ئەو هەندێ نیسک و نۆکی هەیە، هەمووی دەیهێنن. هیوا هەیە مشتێکی هەیە فەردەیەکی هەیە، کەس هیچ لە ماڵەوە نایێنێتەوە. هێندە مردن بەبێت چاودێری و تەفتیش، کەس هیچ لە ماڵی خۆی نایێنێ ناهێڵێتەوە، دەیهێنن لەوێ لەسەر ئەو کۆمەڵە دایدەنن ئەو خۆراکانە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی دوای ئەوە بە قاپێکی ڕێک بە پێی ئەندامانی خێزانەکە ئەو پێنج سەر خێزانە وەکو بایعی ئەو دە سەر خێزانە بە یەکسانی بەیەکەوە دابەشی دەکەنەوە. دەڵێن کاکە با هەمومان وەکو یەک تێر بین، با هەندێکمان زۆر تێر نەبین و لە تێریان ئەسکمان بێشە، با هەندێکشمان برسی نەبین. ئەی ئێمە خزمی چین، ئەی ئێوە قەومی چین. جا سەیری ئەم وشە جوانانەکەن. جەمەعوا ئیقتەسەموا بالسەویە کۆی دەکەنەوە، دابەشی دەکەن بە یەکسانی بەسەر خۆیاندا. پێغەمبەری خوا فەرمووی فهم مني وأنا منهم. والله من لأوان أوان لمنن، أوانك سكاري منن، أوان خوشويستاني منن، من لخوشويستان وبيشرواي أوانم. دەی دەکرێ بەڕێزان ئەو کەسانی کە بیری چەپتان هەیە، ئەو کەسانی بیری ئازادیت هەیە، ژیانێکی یەکسانت هەیە، بۆ دەچی پەنا بۆ مارکسیزم بەری، بۆ پەنا بۆ بیری چەپ بەری، ئەی بۆ ناوی لە ئیسلامی خۆماندا بیدۆزیەوە. شەرتە کە ئازادی خواز و یەکسان خواز بووی هەر بێدین بی نابەخوا، ئەی بۆ مەدالیای فەهم منی و ئەنا منهم وەرناگری. کەواتە ئیسلامی ئێمە لەگەڵ یەکسانی ناو کۆمەڵگادا دژ نییە. خوا دەکا خەڵکێک ئاوا دەژی، وەڵڵای ئیسلام دەستخۆشی لێ دەکا. ئەوەندە مەردانە بەیەکەوە ژیانێکی یەکسانیان هەبێ.